سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوەلاتان بە بابەتێکی زۆر جیاواز ئەمجارە ڕیاکشن دەربارەی هونەرمەند و کەسە دیارەکانی نێو سۆشیال میدیا دەکەین وارووا پێشەوەی دەست بە پرۆگرامەکەمان بکەین پێویستە توی خۆشەویست لە هەموو کەناڵ و پێجەکانمان فۆلۆ لایکن بۆ ئەوی بتوانین زیاترین پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین سەرەتا دەربارەی باران ساڵە بابچینە ناو کەناڵی تیکتۆکەکەی لە ئێستادا 153 فۆلۆوینگ جێوەرەوە 198 فۆلۆورس و 1.8 ملیۆن بینەری هەیە باران ساڵە خەڵکی شاری هەولێرەوە کاری میکاپ ئارتیستی دەکات وە لە ئێستادا کەسێکی بەناوبانگە لەنێو دنیای سۆشیال میدیاوەڕەوە لە کاری میکئاپ وەروەها لە کەسە دیارەکانە باران ساڵە با بچین ڤیدیۆیەکانی دەربارەی چەوە وە نوێترین ڤیدیۆشی بەو جلە کوردانەوەیە نا ئەوجارە بەکاملی بە شێوازی گەنجێکی سپۆرت و پیاوانە دەرکەوت وەروەها گۆرانی کوردیشی لێلا باران ساڵە با بزانین ناو پرۆفایلەکەی چی لێیە با بگەڕین ئەوە لێرە میکئاپی کردیە وای بابێ ئەوە چیەوە ئەوەش بە منداڵی پێ دەکەنی لێرانە کەسێکی ڕەحسووکە پێشەوەی دەست ئەوە چی لەبەر کردیە بەجددی یعنی ئۆکەی بەڕای من ئۆکەی احتیادی کاری میکاپی دەکەی هەر شتێکی دەکەی بەس ئەو خۆڕوتکردنەوەی و قۆمبادانەیە و دەرێتنی سیلیکۆنیشم تێ نەکەیدە باش کاکە بەس بەگەمە سکواتە نازانم چییە بەس باشەوە چیەوە هەموو ئەو جلکەی لەبەردایە لە هەموو جێیەکان کا با بگەڕین ئەو پەڕۆکە ئەو پەڕۆکە چییە بە معدەلی یەک پەڕۆ لە خۆی ئاراندێ و دەست بە بادانی کردیە کا بزانین لە چەند ڤیدیۆی ئەو پەڕۆکەی لەبەرە با پێکەوە حیسابەشی لەبە بکەین نانە پۆستی گەلک زۆر کردیە کە بزانین بێنە خوارێ ئەوجە دەست پێ بکەین وای بابێ هەموو پۆستەی ئەوە چییە 1 2 3 4 5 6 7 8 9 10 وەڵا سەروی بیزار لەبەری کردیە لە 20 پۆستی ئەو پەڕۆکەی پێوەیە باشە کاکێ ئەوە چییە؟ مس کەرەنتینێ 2020 باران مەبڕووک پرسێکی لە خۆیەکەس ئای گرای ماتۆڕیشی لەسەر کرد باشە جەماعەت ئەوە زام لە جاتی تازەکەیە ئەوە چییە؟ شتی قۆڕ و بێمانە ئەوە چیە ئەو هایدانە لا نێزە کەس فکری زۆر شتی غەڵەتی کردیست بەس ئەو دێ بزانم سۆشیال میدیا تیکتۆکەوانە شتی غەڵەت قبوڵ ناکەن بەس تەماشا دەکەی شتێکە دوای شتێکە دەردەچیتن لێرانە جەماعەت لە بە کۆپیڕایتی ناتوانم زۆربەی ڤیدیۆکان بکەمەوە لەبەرەوەی کۆپیڕایتی لەسەرەوەش برادەرەکەی ناوی چییە؟ ناوی چەند کچینە حواڵتان تەندروستان بێت لە زۆربەی ڤیدیۆکان لەگەری بەس بە واقعیرانە لەگەری نابینین نازانین تووڕە بوونە پێکەوە ئەو ڤیدیۆی خۆشە هەندێک کۆمیدیە ڤیدیۆ شتی کۆمیدی خۆشی هەیە بەس نازانم کەسێک کۆمیدیشە بەس نازانم لەو عەزیلەی خۆ ڕوت کاتەوە تێناگەم لەوەی بەجددی ئیشەکە میکاپە کاری میکاپ دەکەی ئۆکەی بەس ئەو خۆڕۆتکردنەوە پێویست ناکاتن هەندێک شتەیە پێویست ناکات ئاینە پەڕۆچی لەوزار لە ناو قەدی بەستیە ئەگەر ئەمنمەنی دە پچک شۆڕ نەبم ئەنگوی لێک باشە دەوی بوختانێکتان پێ بکەم ناوتان بگەتە 12 گەڕک پشتە نا لێشی دێ ها باشە سورچەی پیسی ئەوزان بینەرێکی زۆریشی هەیە ئەماوەی پێشەستە لە سناپی دیتم نزیکەی 1 ملیۆن ئای ئەو ڤیدیۆی چییە؟ باشە ناخینتەوە باش 1 ملیۆن ویو لە بۆ هاتبوو 1 ملیۆن ویو
لە سناپچاتەکە 1 ملیۆن نازام هەموو خەرێک جوونی پێدا و قسەی پێدرێ و بەس هەموو دەمێش کۆمەرە ڤیۆچیان لە بۆ دەچیتن و ئەو کارەکە چێ بزانە ڤیدیۆ چیە کۆمیدی لێ دەی باش شتەکەی لێرانە خۆڕوودکردنەوەی هیچ معنایەکی هیچ معنایەکی نییە بەجددی لەو ماوەی ئاخرات بە هەولێرێ دیارە و خەڵکەکی زۆر پژگیری کردبوو لە پۆستەکانی باسی لەوەی دەکرد بە یەک جاری نایەتەوە هەولێرێ بە ساتی چۆکی زۆر دەکات لە مابەنی هەولێر و ئەڵمانیا بە قسەی خۆی گوتنی پێچی لە هەولێرێ و پێچی لە ئەڵمانیا وا دیارە ئەوە چیە لە بەدانە بوو با بگۆڕین کاکە ئاوڕێیان ئەگۆ ینی چ دەرێن دەربارەی ئەو شێوازە ستایلی بەکاری هینایە بەس مشکلەکە لێرانە ئەوەیە مەسەلەن پێشیان ناخۆشە ئەو جۆرە کەسایەتیانە مەسا هەندە قسە هەیە بەرامبەریان بگۆترێ ئۆکەی شکاندنەوە نا ئەم نیش لەگە شکاندنەوەدانی هیچ کەسەکی نەشتێنەوە ئە کەس و ئازادە چۆن دەکات بەڵام وەکو شەخصی خۆم بەی شێوازێک نە لەگەڵ کەلتور نە لەگەڵ ئاداب و دینی کوردی ناگونجێ ئەو شێوازە ستایل و خۆڕوودکردنەوەی و خۆ بادانە ئۆکەی کاری مێکاپی دەکەی و هەندێک شتی دەکەی ئەو پێوەندی بەخۆتەیە بەس ئەو جۆرە خۆڕوودکردنەوەیە هیچم بەدڵ نییە هیوادارم سەکە توش دەبی لە ژیانێ و کەسێکی ئازادە چۆن دەژی و چۆن ناژی و چۆنی پێخۆشە و چۆنی پێخۆشنە و ژیانی خۆی هەڵبژاردە هاوڕێنە بجارە پێتان خۆشە ڕیاکشن دەربارەی چ کەسایەتیشی تری بە ناوبانجی کوردستان بکەم و پێتان خۆشە لەسەر چ بابەتێک زیاتر ڤیدیۆ بکەنەوە زیاتر پرۆژەکانمان لەبارەی چۆ بێتن ئەو جۆرە ڕیاکشنانە زیاتر بکەین بەتام چێژی جیاوازتر یاخود هەر دەربارەی یەک کەسایەتی ڤیدیۆ دروست بکەین و بڵاو بکەینەوە پێتان خۆشە چ پرۆگرامێک لە بۆ ساڵی نوێ زیاتر بکەینەوە پێتان خۆشە پێتان باشە شتێک بکەین وای بابێ لاغ لە هەوایە هذا قودي بەجددی ناتام زۆر ڤیدیۆکان بکەمەوە لەبە کۆپیڕایتی لەبەرەوەی کێشە لە یوتیوبەکانمان دروست دەکات و نامێ بکتەوە کاری ئەوەی کێشە لە یوتیوبەکەمان دروستکە لەبەرەوەی زۆربەی ڤیدیۆکان ناتوان بکەم و چکە گۆرانی ئەنگلیزی و عەرەبی لەسەرە باش ئاوڕێیان زۆر سوپاس بۆ سەیکی تاوای ڤیدیۆکەوە پێتان خۆش ئەم جارە لەسەر چ کەسایەتێک و دەربارەی چ کەسایەتێکی تر ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیاوە پێش ئەوەی کۆتایی بە ڤیدیۆکانیشمان بینین پێویستە سەبسکرایب و لایک و کۆمنت و هەموو شتەکان بکەنەوە سناپچاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی هەموو کات نوێترین بابەتەکانمان ببینن هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا